هۆلاکۆ کێ بوو؟ هۆلاکۆ کوڕی تۆلۆی کوڕی جەنگیزخانی مەغۆل بوو. ساڵی 1270 لە هەرێمی غۆبێ لە وڵاتی چین لەدایک بوو. بەهۆی دەسەڵاتی باپیرانیەوە هەرزوو خۆناغەکانی سەربازی تەواو دەکات. هۆلاکۆ بە فەرمانی مۆنکۆخانی برا گەورەی دەبێتە سوپاسالاری مەغۆلەکان. ئەو سوپای بە گەورەترین و بەهێزترین سوپای سەردەمەکەی لە قەڵەم دەدرێت. هەر گەلوونەتەوەیەک لە بەرامبەر سوپاکەی بەرگریان بکردایە، فەرمانی قەتڵ و عامی بە کۆمەڵی بۆ دەردەکردن. لە تەمەنی 36 ساڵیدا و لە ماوەی چەند ڕۆژێکدا وڵاتی ئێرانی ڕاماڵی بە تەواوی داگیری کرد. لە ساڵی 1258 هێرشی بۆ سەر بەغداد ئەنجامدا و توانی داگیری بکات، بەڵام بەغدای ڕوبەڕووی قەتڵ و عامێکی بە کۆمەڵ کردەوە و بە سەدان و هەزاران کتێبی خستە ڕووباری دیجلەوە. شا سەیفەدین قوتز شای مەمامیلەکان لە وڵاتی میسر ڕوبەڕووی هۆلاکۆ بووە و لە ناوچەی عینجالوت توانی شکست بە هۆلاکۆ بێنێت و ناچاری بکات بگەڕێتەوە بۆ ناوچەکانی ئێران. لە دوای ئەو شکستە گەورەی و تێکچوونی باری تەندروستی، هۆلاکۆ لە تەمەنی 48 ساڵی لە نۆی کانونی دووەمی 1265 کۆچی دوایی کرد.